هەزا ئەو سیارانە هەموو کەتونە بن بەفرێ دەبێت دەریان بینی. کاکە ماندوو نەبی سەلامەتی ئەوە چێکەی خەریشی چی؟ وەڵڵی خەریکی بەفڕۆدانینە. ئارێ وەڵا بەفرێکی زۆر باریوە ئەو دوو سێ ڕۆژەی تقریبان 3 ڕۆژ 4 ڕۆژە بەفر باریوە لێرەکانە تقریبان مەتر و نیو زیاتر باریوە. هەزا ئەو سیارانە هەموو کەتونە بن بەفرێ دەبێت دەریان بینی. ینی ئەوە هەر لێرە وەستا بوون یاخود چەندە بێ ئەوانە چوونە ئێرانێ گەشتیان کردو بۆ ئێران زە سیارەکانیان لێ ڕاگرتووە. هەزا پێشەوەی بێنەوە دەبێت ئەو سیارانە دەربێنین وەبی ئەوە نەبن لەناو بەفرێ عاسێ نەبن. چکە چەند ڕۆژیکە بەفری دیکە دەباری هەزە دەیان بین لە دوکان و شتووە ڕایان دەگری. ئەم ساڵ یاخود ساڵی ڕابردوش بە ئەوەندە بەفر هاتی بوو ئۆتۆمبیل بەو شێوە بکەوێتە ژێر بەفریان؟ وەڵڵاهی پار بەو شێوەی نەباری و بە ساڵانی پێشتر باری بوو. تقریبان 2020 زیاتریش باری بوو لەو حدەی ئێستا. ئەو ئۆتۆمبیلانە هەر بە تەواوی بزر بوون لە ژێر بەفرەکەی؟ بەڵێ وەکو دەبینی ئێستاەوە هەمومان خەیان کردوتەوە شۆفەر هاتووە ئێری خەیان کردوتەوە گەنانەمان دەتوانین دەریان بینی. ئەی چۆنە بە خاکەناس سەر ئۆتۆمبیلەکان پاک بکەنەوە؟ آخر وەبی ئەوە دەری دێنین وەبی جامەکانی خایان بیتەوە گە جامەکان خایان نەبیتەوە هیچ لێ دیار نیە ناتوانانی بەفروشتت لێ دیارە دەور پشتی خۆت لێ دیار نییە دەبێت دەور پشتی خۆت لێ دیار بوو بێ سەزادەی جامەکەەوە بیخایان بنەوە و یەکجاری دەشیان بینە زۆر ڕایان دەگرین و چیتکە بەفریانە سە ناباریتەوە. زۆر باش دەست خۆش بێت زاتۆ ئیشی خۆت بکە خەریکی ئیشی خۆت بە ئەوەی کە هەیە هاتجۆمەرانە بەفرێشی ئەوەندە زۆر باریوە ئۆتۆمبیلەکان بەشی زۆری ئۆتۆمبیلانەی کە لەم چەند ڕۆژەدا لە دەرەوە بوونە لەم دوو ڕۆژە ڕابردوودا بەفر بە تەواوی دایپۆشینەوە چەند ئۆتۆمبیلێکن کە بەفر بە تەواوی دایپۆشی بوون و ئەو کەسانەی کە لێرن سەرقاڵی ئەون کە بە خاکەناز هەم دەوروبەری ئۆتۆمبیلەکە پاککەنەوە هەم بەفری سەر ئۆتۆمبیلەکە لابن و بۆی ئۆتۆمبیلەکە پەکینەکەی و بتوانن ئیش پێ بکەن.